والله لا بێ ئاویان داخرا لە بێ ئاو دەستیان داخرا هیچ خزمەتگوزاریەکی نییە ئاو دەستەکانی هەموو پڕ بووینەوە بیرەکانیان هەموو داخراینە خزمەتگوزاری لۆ نەکرایە مامۆستاکان لێرە گە بچن کوما ئاوەکیان پێ بوێ دەی بستنە مزگەوتێ لۆ خواردنەوەیە لۆ هەموو شتێکی نوێژیان پێ ناکرێ هیچ شتێکیان پێ ناکرێ باقەتی بۆ ڕێڕەیسیان هەموو هیناینە لێردا نابوون ئەو کاتیکە گوتیان تعمیل یەکەینەوە قومی گوندیش پێ هەستا هەموو هاتین لێرانە گوتن کاکە هەتا پێن بکرێ ئیشەکەی بە جوانی ئەیکەین و جێبەجێەکەین بەرام لەوێ تەلەفۆنیان گوتیان کاکە بۆ ڕێکانمان بۆ بینەوە ئیشەکە ناکرێ دووبارە لێرە لە باریان کردن و لە پیکابێ بدن یانۆ دیانە ئەرهانیش بە خۆ دەزاننەوە قوتابخانەیە تەسویڕیکەن هەمووی بەخوای کاکە نە ئاوی هەیە نە ئاودەستی هەیە هیچ شتێکی نییە ئەوەی تابرەی ئەنی خراپە بە حەقەتی بەنسبەت بینای قوتابخانەیە لە پۆلیەکی ابتیدای تا 12 سانەوی لێە بەس بەخۆشتان بینین عنیەوە بیناکە تەنها بەس کەلاوێ هەنی هیچ خزمەتگوزارێکی ئەوی تێدانی نە کارەبای لێ نە ئاوی لێ نە تەوالێتەکانی مەزبوطن نە دەرکە پەنجەرەکانی مەزبوطن هاوە دەبینی دیوارەکەی ڕوخایە هیچ کەلچی نییە یان بەڕاستی لێرە تەعاملی دەوێ ینی نەتەلەبە جەوی هەیە بخوێنی نە مامۆستا هەیە ینی جەوی هەیە وانەکان برێتەوە بەڕاستی عنیەوە نابێەوە ئێستاەوە دەبینی 4-5 ڕۆژانی مامۆستا بایکۆتی کردیان ئێستا دانانی ماڵی 30,000 وەرگرن لەوەی مەکتەبەکەی پێ ئەوە بکەن لە ماڵان هەنی دانا ینی ئەوە لەسەر حیسابی حکوومەتی یان میلەتی ئەوە ئیشی حکوومەتی نەک ئیشی میلەتی بێ تێگەی پارەی لە خەرج فەقیر فەقار وەرگرن ماڵی 30,000 بێ مەکتەبەی پێ نۆژەنکەنەوە ئەم مەکتەبە ئەڵەی زیندانە خەڵک تەلەوەکان و خۆینکارەکان نانێتەوە تا مەکتەبە چارەسەر نەکرێ ئاوی نییە و کارەبای نییە و یەک شتی نییە هیوادارم و مەکتەبە چارەسەر بکرێت.